تلویزیۆنی کۆمەڵە. کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی ئازیزەکرێ لە خزمەتتاندا. ئازیزان، بەرنامەی ئەوڕۆمان تەرخان کردووە بە شێعر. لە کوردستان ئێمە شاعرانی زۆر بەناوبانگمان هەیە کە هەمیشە توانیویانە هەم لە شۆڕش هەم لە ژیانی خەڵکدا تاسیریان ببێت، و ئەوە ئێستا بەشێکی زۆر لە لاوان شێعر ئەڵێن، چ لە ناوەوە لە ئێران و بڕێکیشیان کرد لە هەندەرانە. ئێمە هەوڵ دەدەین ئەوڕۆ لەگەڵ تعدادێک لەو شاعرانە پەیوەندی بگرین و ئێوەی خۆشەویستیش دەتوانن هەر لە ڕێگەی تەلەفۆنەوە کە پێشکەش بێ ئەوەی ئازیز دەکرێت بەشداری ئەو بەرنامەیە بن. تەبعەن بەرنامەکانی ئەو ژمارە تەلەفۆنانەیەکی ئێستا لەژێر شاشەی تەلەڤیزیۆنەکەی بینن 00 46 70 26 16 764. ئێوەی ئازیزیش دەتوانن لەم ڕێگەوە بێن و ئەگەر شێعرێکتان هەیە پێشکەشی کەن. میوانی بەرنامەی ئەوڕۆمان چەند شاعرە کە یەکێکیان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ ئێمە پەیوەندیە بێ، ئەوەکەی تریشیان لە ڕێگەی هەر لە ستودیۆ لەگەڵ ئێمە بێت. کاک خەبات یەکێک لەو شاعرە تازانەیە کە بەشدارە بێت لەو بەرنامەدا و ئێمە پێمان خۆشە لە خزمەتی بین. کاک خەبات جارێ فعلەن یەک دەقە ڕاوەستە دێمە وڵات. هەروەتر ئێمە هەوڵ دەدەین کاک ئەحمەدی باسگریش بێنینە سەر خەت، ئەویش ڕێنوێنیەکانی خۆیمان پێ بڵێت و تەجاربی خۆی لە بابەت کار و ئیشی خۆیەوە بە ئێمە بڵێت و ئێمەش زۆر پێمان خۆشەکە کاک ئەحمەدی بەڕێزیش لەو بەرنامەدا بەشدار بێت. ئەوڕۆ 14 مانگی گەڵاڕێزانی 1400 هەتاویە کە بەرابەرە لەگەڵ 5 مانگی نوەمبری 2021 زاینی. بەرنامەکانی ئێمە کە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە پێشکەش بە ئێوازی دەکرێت، هاوکات لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە کە لەسەر فەیسبوک و یوتیوب بڵاوە بێتەوە قابلی دەسترسیە. زەرتی ئەو بەرنامەیە دیسان دواتریش لە دەسترسایە چ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیانە و هەروەها چ لە ڕێگەی لە ڕێگەی تەلەڤیزیۆنیشەوە دیسان دووپاتە بێتەوە. هەروەک باسم کرد، شێعر کاریگەری هێزگار زۆری بووە لەسەر ژیانی ئێمە، ژیانی ڕۆژانەمان، لەسەر عشق، لەسەر خۆشەویستی، لەسەر سیاسەت، لەسەر غەمگینی، لەسەر دڵخۆشی، لەسەر ئایەندە، لەسەر ڕابردوو. شێعر بەشێکە لە ژیانی ئێمە کە قەت ناچێت. تەبعەن هەستی شێعر شێعروتن و دانانی هێنانی ئەو هەموو شتانەوە باسم کرد، عشق و خۆشی و سیاست و ناڕەحەتی و داهاتوو ڕابردوو، هەموو ئەوانە ئەبێت لەو ئینسانەدا پێک بێت بۆ بتوانێ بەو پیتە جوانانەی بەو کەلیمە جوانانەی بتوانێ هەستی ئەمەش ببزێنێت، پەیامێکمان پێ بدات و ئێمە ئەو پەیامە وەربگرین، لە مێشکمانە تەئسیر دابنێت و هەستی خۆشەویستی یا دڵتەنگی ئەوانەمان تیا بەوجود بێنێت. بۆیە ئێمە داوامان کردووە لە هەندێک لە دۆستان و هاوڕێیانمان کە شێعر ئەڵێن کە بەشداری ئەو بەرنامە بن،
و بە شعرەکانی خۆیان هەم ئەو هەسەی خۆیان دەببڕن و هەم بیزانین لە چه ئاسێکا لەکوێ دەستیان پێ کردووە. با پێشتر لە کاک خەباتەوە دەست پێ بکەین. کاک خەبات گیان بەخێر بیت بۆ ئەو بەرنامەیە و زۆر سپاس بۆ بەشداریت لەو بەرنامەیەدا. سڵاوە لێبێ کامەحیا عەزیز، زۆر سپاس دەکەم بۆ بەشداریدانی من لەم بەرنامەیە. زۆر سپاس دەکەم و ڕێز و سڵام هەیە لە خزمەتی میوانەکانشدا بە تایبەت کاک ئەحمەدی عەزیز لە خزمەتتان. کاک ئەحمەدیش لێرەیە، بەڵام کاک ئەحمەد تەسویری نییە و فعلەن دەنگیشی نییە، جا هیوادارم توانێ خۆی ئامادە کاتە ئەو کاتە. بەڵام ئێمە هاین لە خزمەت ئێوە پێمان خۆشە پرسیار بکەین لەکەیەوە خەریکی شاعرەڵەی خەبات گیان. وەڵا جا من وەکو خۆم ناتوانم بڵێم کاتێکی دیاریکراوە، یعنی ما بڵێن کاتێکی دیاریکراوی هەبێ، بەڵام لەو کاتەوە خەریکم دەستم پێ کردووە. تقریبا لە هەڕەتی لاویەتیەوە کاتانەکە لە ئێران نبووم، جاروبار با بڵین شارم دەنووسی تاکوتر و دەنووسی لەم لاولۆدا بنووسی، بەڵام هیچ کامیانم بەلاوە نەماوە بەداخەوە لێم ون بوونە. دوایشکە هاتم بۆ پێشمەرگایەتی کۆمەڵە لەوەیە کە 2 ساڵ و نیم 3 ساڵێک پێشمەرگەی کۆمەڵە بووم لەوێ زۆر بەکەمی، چونکو بەڕاستی لەوێ کار و فعالیتی تشکیلاتی مەجالی ئەوەی پێ نەدەدای کە بتوانی زۆر بە دوای ئەو شتانەوە بە دوای هەستەکانی خۆتا وەکو شیعر بڕۆی. هەر بە دوای ئەوەدا کە لە با بڵین کە ئەو کاتە وەکو پەنابەر چوون بۆ تورکیا، لەوێدا تقریبا هەستی شیعر و شیعر نووسینەوە جۆرشتانە زۆرتر گەشەی کرد و لەوێشتم دەنووسی و بەرحاڵ دەفتەرێکیشم هەبوو، هەر بازم دەوێ بڵێم سەرگەردانی و بەملا بۆلا چوون سەد مەخابنەویشم لێون بوو. بەڵام لەو کاتەوە کە هاتوومەتە ئێرە لە وڵاتی فنلەندا خەریکم دەژیم، تقریبا نزیکی 500-600 دانە شیعرم نووسیوەتەوە، هەمووشی هەر لەسەر سەفحەی فەیسبووکەکەمدا دەبیندرێت و هەموو کەسێک دەتوانێت چاوی لێ بکات. زۆربەی شارەکانی منیش با بڵین دەتوانم بڵێم ناوەڕۆکی سیاسیانیان هەیە، زۆر کەمتر تێدا بەدی دەکرێت کە با بڵین خۆشەویستی تێدا هەیە، بەڵام خۆشەویستی بۆ مرۆڤی تێدا هەیە، خۆشەویستی بۆ تاک کەمتر تێدا دەبیندرێ. هەمیشە سایم کردووەکە با بڵین ئەو هەستانێکە دەریبڕم بەرامبەر بە هەموو ئینسانەکان بێت، تەنیا بۆ تاکێکی کۆمەلگانە بێت. بەرحاڵ لەم بەرنامەیەدا پێم خۆشە ئەگەر بکرێت کاک ئەحمەدی عەزیز کە بۆ خۆی تەجروبەیەکی دێرینەی هەیە و یەکێ لە شاعرە ناسراوەکانی کوردستانە و لە بواری شعردا توانایەکی تەواوی هەیە، ئەگەر بکرێت پەسەند ئەویش لەم بوارەوە نەزەر و ڕاو بۆچوونی لەسەر شارەکانی ئێمە بڵێتەوە. باشە بۆ گیان خەبات گیان بۆچی بۆ تاکە کەس شعرت نەوتووە، یاکو ئەوە هەر بە واقعی بەدەستکەوتووە؟ لە واقعدا ناتوانم بڵم هەر نەموتوە، لەوانەیە وجودی هەبێ، بەڵام وەکو خۆم سایم نەکردووە لەسەر تاک شعر بڵێمەوە. نازانم خۆ بەرحاڵ هەر کەسە و هەستێکی جیاوازی خۆی هەیە، شێوازی جیاوازی خۆی هەیە، بەڵام من زۆرتری با بڵین شعر نووسین و جۆشتانم ئلهام گرتو لە شێرکۆ بێ کەسە، بەڕاستی زۆرتر تاسیراتی ئەوە کە من بەرحاڵ شعر نووسیەوە و شعر دەنووسم. دیارە کۆمەلگاش بۆ خۆی تاسیراتێکی ئەو تۆی هەیە لەسەر ژیانی هەر مرۆڤێک، هەر تاکێکی کۆمەلگا، بەڵامتر لەسەر ژیانی من وەکو با بڵین من ناتوان بەخۆم بڵێم شاعر، بەڵام ئینسانێکم کە دەتوانم بە نووسینی چەند دێڕ یا چەند کورتە با بڵێن نووسین هەستەکانی خۆم دەرببڕم و لە لای خۆمەوە ناوی بنێمە شیعر، ئەوەی کە دەتوانێت پێ بڵێ شیعر و ناوی شاعرم لەسەردا بنێ کۆمەلگایە، من بە خۆم نەتوانم بە خۆم بڵێم شاعر، هەرگە کاتێک کۆمەلگا منی وەکو شاعر وەرگرت ئەو کاتژ من دەتوانم ئەو ناوە لەسەر خۆمدا بنێم. زۆر باشە، کرێ گوێبیستی شعرێکی جوان ئەگەر ئامادەت کردوێ ببین، جا دوایش درێژا دێن بە بەرنامە. زۆر باشە، لە خزمەتتاندام. ئەم شعرم بۆ مامۆستا فەرزادی کەمانگەر وتووە لە ساڵوەگەڕی لە سێدارەدانی لەلایەن کۆماری نەگریسی کۆماری ئیسلامیەوە. کورتە شارێکی چکۆلەیە، پێشکەشتانی دەکەم، جا بە دوایەوەشدا ئەگەر مەجال هەبوو کۆمەڵی شاری دیکەشتانە بازم تەقدیمەکەم. دەڵێ چاوەکانت دەبنە دارستان، هەموو زیندەوەرەکان لە تۆدا ئارام دەگرن. چاوەکانت دەبنە دارستان، هەموو زیندەوەرەکان لە تۆدا ئارام دەگرن. هەموو دارەکان بۆ قەڵەم بوون، خۆ بەخشانە لە قوفەیاندا دەڕنن. تا بدنووسنەوە لە بەرزترین چیای کوردستان،
لەوێ بتکەنە میواوەنی هێلاوەنەی هەڵۆ بۆ بەرزپڕین بۆ ئازادی. دەست خۆش بێت، دەست خۆش بێت، زۆر سپاس. کاک خەبات، ئێستا شارەکانت ئێوە ڕایەگرن تاڵانە شتێکتان کردووە بۆ بڵاوکردنەوە یا هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاوتان کردووە؟ وەڵا سەد مەخابن تا ئێستا مەجای ئەوم نەبووە، ینی کەسێکیشم پێدا نەکردووە کە بتوانێت بەرحاڵ لەو بابەتەوە یارمەتیم کاچ بەرحاڵ بۆ خۆی پیچنین و دروستکردنی وەم جۆرشتانە کاروەرکی زۆری دەوێت و جگەلەوە بەرحاڵ پێداچوونەوەی دەوێت و کەسێکیشم پێدا نەکردووە کە بڵێم شتەکان بنووسم و بیخەمە بەردەسی و ڕەفیقانە و دڵسۆزانە چاو لە شتەکان بکات و کە بتوانێت لە داهاتوودا بەرحاڵ ئەگەر لە چکۆ لە دەفتەرێکیشدا بێجێگەی بکرێتەوە و بەرحاڵ نەفەوتێندرێن و وەکو مێژوویە گەر با بمێنێتەوە دیارە وەکو شاعریش گەر چاوی لێ نەکرێت، وەکو شعری شاعریش چاوی لێ نەکرێت، هەر وەکو دڵنەوشتەیەک لە من بمێنێتەوە بەرحاڵ ئەوە جێگای خۆشحاڵی دەبێت لە شوێنێکەوە بتوانم یارمەتی وەربگرم لەو بابەتەوە. دیارە بۆ خۆشم کاروباری ڕۆژانە وەکو بەرحاڵ هەموو ئەو کرێکارانە کە لە ئێراندا و لە جیهاندا کرێکارن ئەمش کرێکارێکم بەرحاڵ بە دوای ژیانەوە بە دوای نانە هەڵدێم کەمتر مەجای خشتانم هەیە، هیوادارم لە داهاتوودا بتوانم کاتێکی بۆ تەرخان کەم و بەرحاڵ لە دەفتەرێکدا کۆیان بکەمە و بیخەمە بەر دیدەی خوێنەرانی شعر و ئەدەبی کوردی. زۆر سپاس. دێمەوە بۆ لات کاک خەباتیان، هاوڕێی خۆشەویستم شەوبۆ مرادیم لەگەڵدایە. هاوڕێ شەوبۆ گیان ئەو کاتت باش. ئەم کات و هەموو کاتێکتان باش. سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانتان و بۆ پرۆگرامەکەتان و زۆر زۆر سپاسانەکەم کە منتان داوەت کرد. زۆر سپاس. هاوڕێ شەوبۆ، ئایا ئێوە لەکەیەوە خەریکی شێعروتن و شعر ئەو جۆرەی کە من بینیوە هەم بە فارسی و هەم بە کوردی شعر ئەڵێن، ئەگەرەکرێ هەبا تۆزێک لە ڕابردووی خۆتان قسەمان بۆ بکەن کە لەکەیەوە دەستان کردۆ بە شعروتن؟ ڕاستیەکەی شەوبۆ هەر لە کاتی لاویەوە علاقمەند بۆ حەزی بە شعر و تێکست و ئەدەب بووە، بەڵام شخصەتیەکانی ژیان ڕێگەی نەداوە کە من بتوانم ئەو شتێکە لە دڵمایە بە دڵی خۆم بە حەزی خۆم بهێنمە سەر کاغەز و ئەو جۆرەی کە پێم خۆشە بڵای بکەمەوە. دەرفەتێکم بۆ خولقا لە ساڵانی ئەخیرا کە بتوانم تۆزێک خۆم کۆبکەمەوە و بیرەکانم کۆبکەمەوە و بتوانم شعرەکان تۆزێک زیاتر دەستەبەنیکەم و ئێستا ماوەی 2 ساڵێکە لە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاویەکەمەوە. بەڵێ ڕاستە بە فارسی نووسم و بە کوردی و بە سوێدیش جارجارە نووسم لە وڵاتی سوێددا دانیشتوم. با پێش لەوە دەست بە شعرێکی جوانتان دەست پێ بکەین، جا دوایی دێمەوە بۆلاتان لەسەر شارەکانتان و لەسەر شێوەی شارەکانتان شێوازێک بەکارەبن قساکەین، بەڵام ئەگەر ئامادە بیت بۆ شعرێک پێما خۆشە شعرێک ببیستین. باشە، بەسەر چاو من پارچە هەڵبەستێکم ئامادە کردووە کە ئاراستەی ئێوە بینەرانی خۆشەویستی بکەم بە ناو خۆزگەی ئەشتی. بەڵێ، با بە بینەرانی خۆشەویست بڵێن هاوڕێ شەوبۆ بەداخەوە نەیتوانی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە یا دووربینەوە لەگەڵ ئێمە بێ. بەشێکی خەتای من بوو، ئەویشەوە بوو کە تۆزێک نادەقیقی بوو، سەعاتی لای ئێمە تەغییری کردووە، لە لای کوردستانیش تەغییری کردووە، لە ئێران ئەوە تۆزێ سەر لێ شێوایی بۆ من بەجێ نابوو، بەڵام تر بەداخەوە هاوڕێ شەوبۆ ئامادە نەبوو لە طریقی تەلەڤیزیۆنەوە بێت بەشداری بکە، بەڵام هیوادارین بینەرانی خۆشەویست خەڵکی لێ وەربگرن لە ڕێگەی دەنگەوە بەشداری ئەو بەرنامەیە بێت. هاوڕێ شەوبۆش هیوادارم خۆی بتوانێت هەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و فەیسبووک ئێستا ڕاستەخۆ بەرنامە ببینێت کە بتوانێت دەنگی هاوڕێیانی تریش ببیستێ. نازانم ئایا ئەو ئامادەگیت هەیە یان نا؟ ڕاستیەکە ئێستا لە تەلەفۆنەوە من زیاتر کارەکانم بە طریقی هەر ئەمەدیدەوەکەم، وەڵێ پێم خۆشە بێت دوای ئەوە کە لێرە تەواو بووم ئەتوانم بچم دوای تەگیری بەرنامەکە بم. زۆر باشە.
دەی ئێمە پێمان خۆشە گوێویستی شعرێکتان باشە بەسەرجە چاو خۆش خۆزگەی ئاشتی تەوقی سرم لە بێهودە تاویستی لێ نەڕواوە قانونەی حەسەتی دڵما کە تەوقی لێدا گیرساوە گوتم خەڵکی نەهێنز مەکەن لۆمەی چاوی پڕ ئەسینم جوان بڕوانم بۆ دەرونم دڵی تاسە و برینم وەک مۆمی ئێوارەدا گیرساو تێپەڕم کردووە نیوەشە و بەڵام ناخم هێشتا گەرمە چاوگەلم هێش نەچۆتەخە و لە پێش ساردبوونەوەی ناخم ئەڕۆم شەوگار سوێند بدەم بە گیانی خۆر بە خەیاڵ نەکادام پۆشێ تا هەموو دایکم ماوە بەسەر لێم گەڕێڵا دەسلمانی خۆزگە بەدی نەهات بۆکەم بم کە هەرە گەورەترینیان ئاشتی و ئازادی ئینسانە خۆزگە هەتا شەفە خەڵدێ شەونە دنیا لە ناو بچێت زەریا و ئاسمان دێوالی و بێت لە سەمفۆنیای تێتەنینی گشتی ناڵان نەنگیانە زۆر سپاس بۆ شیعرە جوانەکەت هاوڕۆشە بۆ ئێوە شعر بە چ شێوەیە کەڵێن ئایا زیاتر شعرەکانتان سیاسیە شعرەکانتان ڕووی شعرێکی کۆمەڵایەتیە چۆن بڵێم هەستی خۆتان بە چ شێوەیەک دەرەبڕن یا ئەمە وابزانم لێ کۆڵینەوەیکی زۆری گەرەکە چونکە هەستەکانی من گرێدراوە بە ژیانی شۆڕشگێرانم و چالاکیانێ گەلێکە بوومە لە سەردەمی لاویەوە تا ئێستا و هەستی خۆم لە تەریقی شارەکانەوە وەکو چیرۆکی واقعیەتەکانی ژیانی خۆم باس دەکەم ئەو هەستە واقعیە و ئەو تەجروبەهای کە لە ژیان مابوومە و بریتین لە شعرهای کۆمەڵایەتی و هۆنراوە گەلێکە سیاسیە و هەروەها هۆنراوەهایەکی کە بەقەولی ئام ئەڵێ هەست زوێن و ئەوینداری و تەسیقێک لە تەواوی ئەم خاڵانەی کەوتن زۆر سپاس دەستان خۆش بێت بینەرانی خۆشەویستی شتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0046 هەفتا 26 16 764 لە ڕێگەی واتسابەوە ئەگەر شعرێک یا هۆنراوەیەکیان هەیە پێمان خۆشەوی بیستین و گوێبیستی بین ئێمە توانین حتمما ئەو شاعرانە لە ڕێگەی واتسابەوە بگۆزینەوە زۆر چاکە زۆر سپاس ئێمە کاک ئەحمەدیشمان لەگەڵە بەڵام نازانم کاک ئەحمەد ئامادە نییە ئێستا یا تەسویری نییە چی بکەین کاک ئەحمەدایە تۆ ئامادە هەیت یا چی بکەین ئێمە من ئامادە هەم مەحێجە نازانم تەسویریشم دەبێت هەبێ وردە ئەلعانە هەیە بەڵام نازانم من زۆر بە پەلەوە لێو ژوورەی خۆم بووم چەندە باش لە سییان چەندە ئەتە زۆریش عجایب هیچ لە دەست نادەنەگە قیافەشم نەبینم خەڵک بەڵام ئەوە هەم هیوادارم دەنگی هاوڕێشە بۆ و کاک خەباتت بیستە بێ کاک ئەحمەد بەڵە بیستمەنی هەردووچانم بیست و زۆریش خۆشحاڵ بووم بەم دیدارە لەم ڕێگەیەوە وەسپاس بۆ تۆش مەحێجیان بۆ ئەم دیدارە من بیستم لە معرفێکەتدا پێت خۆش وزانە من نەزەرم چیان قسە بکەم لەسەر شاعریان نازانم ئینتزارت لە من لەم بەرنامەیەدا ئەوەی هەیە پێم بڵێ کە منەوە لە خزمەتدام من فقط پێشەوەی کە تۆ پرسیارەکان بکەیتون کە خەبات بۆ خۆی داوای کرد من بەداخەوە لە نزیکەوە ئیفتخاری ئاشنایەتیم لەگەڵت نییە خەبات گیان بەڵام دوو شارەکە شارێکی زۆر جوان بووی بۆ فەرزادت کرد بوو پێکەوە لێرە لە ماڵی من دانیش باە ڕەنگە پیاوچاوی لێ کرد باە هەندێک جێ نەزەری وردم هەبانایە لەسەر جوانکاری شیعریەکە بەڵام وەک شێرێکی زۆر جوان بوو ئەوەی کە من پێم وایە تو نابێ بیکەی ویژەوەیە کە دەبێ کۆمەلگا ڕاوەتی تا کۆمەلگا وەک شاعر ڕات بگرێت جەل دوای بۆ خۆت وەک شاعر خۆت دەناسێنێ ئەمە خراپە تۆ وەختێک خەت شاعری دەنووسی هەستت هەیە خەریکی کار دەکەی کارت زۆر بە کۆمەلگا نەبێ زۆری چاوەڕێمە بە ئەو ڕۆژەیە کۆمەلگاوە شارەکان دەسانی ئەو خەڵکەوە
ئاوێنەی باڵانوێنی ئەحساسی خۆت کە ئەحساس چی ئینسانی هەر لەم شارە کورتێکە بۆ فرزادت کرد بوو مطمئن بە کۆمەلگا وەرت دەگرێت یعنی بەرعکسەکەی نییە ئەتۆی دەبێت ئەوە بکەیت کە کۆمەلگا وەک شاعیر وەرت بگرێت نەگەوەی کە تۆ ڕاوەستی جا لە دوایە وەک معاملەوان قبولکەن تۆ بڵێ هاتووم ئەم نەوعە تەواضع عەزەرەی زۆر داوە لە بزوتنەوەی ئەدەبی ئێمە و ئەمە مەنزومۆنیە تۆ دەبێت زۆر پۆزمیان شالە بە قەولی فارزان شانە بالابی ئەندازی بەڵام لەو حەدەیدا کە خەریکی کار دەکەی حەقتە انتظارەتی بە ڕنگدانەوەی هەیە بە کارەکان لە نێو کوردستان و نێو کۆمەڵگادا نکتەیەشی دیکەی کە من پێم وایە لە قسەکاندا دیم کە پێم وایە دەبێت لەگەڵ ئەوەش کەنار بێ ئەویژەوەیە کە ژیان نابێ مانع لەسەر شێعر گوتن شێعر بەشێک لە ژیانە یعنی ئەوەی کار دەکەم و ماندوو دەبوو دەستم و دێمەوە و دەفتەرەکانم لێون بوون و چاکم بۆ هەڵنەگیرانەمانە بەهانەن زۆرتر بۆ ئێمەمانانی شاعر شێعر بەشێکە لە زیندگی ئەوە دەکەیگە ژیان نەکەی شێعریش بۆ ناکوترێنی وانە بڵێ من وەختێک دادەنێم بۆ شێعر کوتن یان بۆ شێعر نووسین شێعرە وەختێکە کە ئینسان هەستەکەی هەیە یان شتێک دێ بزوێنێت باشە بێڵە لازمیش نە هەرە وەختی بڵاوی کاتەوە دوای دوتان پێدا بچێتەوە تۆزێک تیفتی فەی بدا بە قەولی شاعر دەڵم بەڵام کارەکەت جوانە و هەر بژی و دەست خۆش بێت من فقط پێم خۆش سڵاوێکی لە شەو بۆ بکەم لێرەکانەوە شەو بۆ بەڕاستی تۆ ئێمە ئەمنت غافڵگیر کردووە ساڵهای ساڵە نێوزی نزیک سل ساڵە ئێمە یەکتر دەناسین و لە پەنای گوێمان شاعرێکی ئاوە بتوانە هەبوو بێهۆی کە تۆ خۆت بناسیێنی کارێکی باشت نەکردووە بەڵام ئێستا من کارەکان کە جارجار لە فەیسبوکدا دەبینم کە دەتم بۆ خەم زۆر کەم دەستمە فەیسبوک ئەڵام کارایەندان بینم هەمویان کاری جوانن ئەو شارە کوردی و ڕۆژ خوێنتەوە شارێکی جوان بوو و پێم وایە دەبێت بەردەوام بێ و دیارە شارەکانیشت ئاوێنەی ئەحساسی خۆت لە یەک لەحزە کاک ئەحمەد هەوڕە شەو بۆ دەنگی ئێوە نابیستن بەڵام هەوڵی ئەوەیە جا نازانم ئەڵێک وایە ناتوانێت بیبینێت هۆکارەکەی چیە نازانم بەڵام هاوڕیانی تر ئەیبیستن هەوڕە شەو بۆ منەوە لەعانە پێیان بۆ هاتووە کە دەنگوشت هەموو باشە و هیچ کێشێکی نییە بەڵام ئەوەی وا کاک ئەحمەد وتی هەم کاک ئەحمەد و هەم ئێمەشت غافڵگیر کردووە کاک ئەحمەد باسیەوە کاکە ئێوە لە شارەکانتمان کە بینیوە زۆر بەسۆزن و زۆر جوانن جا بەداخەوە ئەگەر بکرێت تۆ بتوانی فەیسبوکەکەی من یاکو هەر کۆمەڵە مێدیان نێتوەرکێکێک لەوانە ڕۆشن بکەیت لە کامپیوتەرەوە بەرنامەکە تقریبا بە چەند ثانیە تەخیرەوە ئەبینیت فەیسبوکەکەت سم کردوێتەوە بەڵام لێرەوە قش نابێتەوە بەداخەوە کامپیوتەریشم نییە جارێ سێ باشە حەزەکەم پێغامی من دیێنێ بە کاک ئەحمەد ئەوەی بیسی ئەلبەتە بکەیت و ڕێز و خۆشەویستی تایبەتم هەیە بۆیە زۆر سپاس کاک ئەحمەد دەنگی شەوبەت بیست بەڵە جۆن دەنجی شەو بۆ هەیە و سپاسی دەکەمەوە لە باوەشی دەگرم لە دوورەوە هەر موفق و سەرکەوتوو بێت هیوادارم موفق بێت بە ئەو تکنیکە مشکلێکی زۆر گەورەی بۆ هەمانمان ساز کردووە دوای هەمیشەش بە وەختێکی کەمەوە دەمانەوێت کارێکی زۆر بکەین بەڵام دیسانیشە موفق بوون و دیارە من زۆر لە خۆم ڕازیمە و کاوە توانین بۆ پەلە بێم لەگەڵ تۆ وەسەڵ بمە هێجیان وەڵاهی کاک ئەحمەد من بەشێکی خەتاکە هینی منە تەمەنە ئەڵبەتە کاوای لێ هات ئەوای لێ هات و بەداخەوە من نەمتوانێت کە سەری وەخت بێم پێم وابوو بۆ خۆم پێم وابوو بۆ جۆرە بێ ئەوەشم بوو پێم وابوو ساعتێکی کار دەستی پێکرد لەگەڵ ئەو ساعتەوە ئێستا دەستمان پێکرد فەرقی بوو بەڵام هیوادارم کە بینەران ئەوە دەنگەکە هات بۆلات بەسەر گاوایە زۆر عالیە بەڵێ زۆر باشە کاک ئەحمەد پەیامەکەت بگەێنەرەوە باشە بۆ ئێستا دەنگتە بیسێت ئارێزان شەو بۆ ژیان من تۆ منت نازانم خەڵکی دیکە چەند بەڵام من غافڵگیر بووم ساڵهای ساڵە ئەوە چەندە هەیە یەکتر دەناسین لە بەنا گوێماندا بووی بێەوەی کە تۆ هیچ وەخت خۆت نیشاندا بێ وەک شاعیرێک ئەم کارانەی کە لەوە خێراندا من دی و من لە فەیسبوکدا کە من کەم دەسم ئەڵبەتە کوتم بەڵام ئەوجانە دەسمدایان بینم کارەکانتم زۆر پێزوانن و چونجی لە دڵیشەوە دیانە دەرێەوە مەربوطە بە ژیانی خۆت ژیانی هەم خەباتی هەم ژیانی ئاسایید زۆر بە سۆزن هەمش فارسیەکان هەم کوردیەکان بەڵام من بۆ خۆم بۆ شاعیرێکی کورد بێوەیەکی لە ڕانگەیەکی ناسیۆنالیستیەوە قسە بکەم پێم وا بێت بە کوردی و بە زمانی خۆمان بنووسین زۆرتر لە کۆمەلگادا تەئسیرمان دەبێت
ئەم میسالێکم ئەو شەوە لەگەڵ مەحیە قسەمان دەکرد سوارەی ئیلخانی زادە چەند بەرابەری شارە کوردیەکانی شاری فارسی هەیە يعني ئەگەر مقایاسە بکەی بە ئەندازی شێعری بەڵام لە ئەدەبیاتی فارسیدا حتا نوختەیەکیش نییە بەڵام لە ئەدەبیاتی کوردیدا کە هەمومان دەزانین کە ئینسانێکی گەورە و چەندە ڕێ نیشاندەر بووە چەندە تەئسیری هەبوو لەسەر بۆیە ئەو قسە کوردی قدیم دایانگوت بەر لەزەی خۆی سنجینە لەو مۆردەدا سەتق دەکا بە نەزەری من باشە بەڵام من نەسن ئیسرارم نییە حتمەن وانەکی وا بکەی بەڵام ئەم شارە کوردیەکە ئێستا خوێنتەوە زۆرم بەدڵ بوو دەستت خۆش بوو دەمت خۆش بێ هیوادارم پەیامەکەت بیست بێ ئەمجارە بەڵێ ئەوە خەریکە لە تاریخی کامپیوتەر و ساویلەیە کاک ئەحمەد ئەرە باشە زۆر فاصلەی وەختیمانە بێ بەڵام ئێمە موفەق بین کە لە بەو شێوەیەش بوو بێت هەر بتوانین یەکترین ئاگامان لە یەکتر بێت و دەنگی یەکتر ببیسین بەڵێ فەرموو شەبەکان زۆر سپاس ئەکەم بەڕاستی افتخارە بۆ من مایەستە بەرزیە کە کاک ئەحمەد هۆنرا و هاوڕێستەکانی منی بینی و سەرنجی بۆم زۆر گرنگە ڕاستیکی من خۆشم لەسەر ئەو بڕوایم کە نووسینەکانم بە کوردی بێت تەئسیری لە کۆمەڵگەی کوردیە زۆرێ و هەستەکانیشم زیاتر ئاسانتر بە کوردی ئەتوانم دەربڕم ئەوە شتێکە کە خۆم هەستم پێ کردەوە بە هەوڵەدەم کەسی لە بواری خوێندنی نووسینی کوردیا خۆ ئێمە هیچ مەکتەب و دانشگا و ئاکادمیکێکمان نەبووە و هەلومەتی ئەومان نەبووە بەڵام هەوڵم داوە لە بواری نووسین و دۆزینەوەی وشە جوانە کوردیەکانە بەڕاستی هەوڵم داوە بتوانم دەرفەتێک بۆ خۆم بکەن و بتوانم بنووسن و هەمووان موافقم لە دەرفەتەکانی کاک ئەحمەدە زۆر سپاس من یەک لەحظە تەسویری کاک ئەحمەد و خەبات قەت ئەەکەم ئینی خۆشم بۆ بینەران بتوانن ئێوە ببینن بزانن شەو بۆ چێە بڵێ زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست هەروەها دیسان هیوادارین لە ڕێگەی تەلەفۆنەوە بینەرانیش ئەوانەی وە شاریان هەیە هەینا کە باش شارەکانیش زۆر سوزانم زۆر کەس شتەکانی خۆی پێ باش نییە من شاعر نیم بەڵام کاک ئەحمەد ئاگدارە من هەروە جارجار تۆزێ نەقاشیە کێشم بەڵام هیچ شتەکانی خۆم پێ باش نییە ترەوە خەڵکن لەسەری نەزەر ئەدەم جا نازانم ئەگەر بینەرانی خۆشەویستیش بێن و هەل لەم ڕێگەوە ژمارە تەلەفۆنی کە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکەی بینن بێن و شارەکانیان بڵێن زۆر خوشحاڵە بین خەبات گیان پێمان خۆشە ئەگەر بکرێ جارێکی تریش شارێکی ترمان پێشکەش بکەیت و گوێبیستی شارێکی ترت بێت سپاسی کە ئەحمەدی عەزیز دەکەم بۆ تێبینیەکانی بەرحاڵ تێبینیەکانی زۆر جواب بوون بەڵام بەرەوەکو خۆی وتی بەرحاڵ مشکلەی ئێمەیە بەڕاستی مشکلەی ئێمە کە با بڵین لەوە دەترسین کە کۆمەلگا قبوڵمان نەکا بەڵام وەکو تۆ فەرمووی بەرحاڵ دەبێ خۆت بدەی بەدەمی ئاو بڕۆیتە نێو کۆمەلگاوە تا لەوەی با بڵین گەڵا بگریت ئەمن هەندێک جار با بڵین فقط ئەوە نییە کە با بڵین شاری فارسیش نووسیوە بەڵام زۆر بە تاکوچ و زۆر بە کەمی پێش هاتووە کە چونکون ئەوەی کە دەری دەبڕم هەستەکەم کە دەری دەبڕم زۆرتر هەستەکەم بە زمانی سۆرانی دەردەبڕ دەتو دەتوانم بێنمە سەر کاغاز جار نەجارەیش بۆ خۆم هەورامیم شاری هەورامی دەنووسم بەڵام شارە هەورامیەکان لە قاڵبی شاری کلاسیکدا دێتە سەر کاغاز نازانم هێشتا بە شاری نوێ با بڵین بە شێوازی نوێ شاری هەورامی بنووسم لەبەرەوە ئەم شێعرە کە بە هەورامی نووسیمە بە شێوەی کلاسیک پێشکەشی ئێوەی بینەران و ئێوەی بەڕێز کاک ئەحمەد و کاک مەحیە بەڕێزی دەکەم هاوڕەشەوە بۆی عزیزیش ببوو هاوڕەشەوە بۆی گیانەوە تەسویرەکەت نییە بەخاترەوە لەبیرمە چیت عزیزی دەڵێ تاسەی تۆ دەروون تارتار کێش کردن
خەم هەن نەبەرە وی حاوزرکردن سۆچناونش چڵی پێشەی مێڕیام کردنش تاریک ڕۆشناوی چەمام دەسم وەربیەن جەزەردی گردن بیناویم لێڵەن هەناو سەم سەردەن خەم وێش کێشۆنێ وە باون سەرینم وەرمدۆن هاونە گەچەم ئەسرینم وەرمدۆن هاونە جەچەم ئەسرینم تکۆن نەسەرین زامی شەوانم دیارت نیەن یانە وێرانم وێڵوێڵ مەگێڵون مەدەو بەسەردا مەگێڵون شۆنت هەوار و هەردا تۆ ڕەحمێ و بکەر وەزەبوون حاڵم سەرێ و بکێشە یاونەی بەتاڵم باوەس واچوو ئاخ گەردون دەردێ هەواڵ و مەردەیم لاو چەماش بەردێ ئانە تۆ هەنت دڵەن یان تەونن گەرەک شاورازۆن پەی باڵایم کەفەن یاران کەسێ و بەی دادم لاش بەرۆ حەکایەت و من گردش پێش کەرۆ سیا چەمانە کردێ یاسینم واشتێ کە مەردەی دەردی ئەوینم پێشکەشتان زۆر سپاس زۆر زۆر مەمنون پێم خۆشە پەیامێک هاتووە بیخوێنمەوە ڕێز و سڵاو و حرمەت بۆ هەموو لایەک سپاس بۆ بابەتی بەرنامەکەتان کاکە مەحیە من خۆم لە ئاستی ئەو هەموو شاعرە بەناوبانگە بەڕاستی خۆم بە شاعر نازانم بەڵام جاروبار شعرێ دەڵێم کە لە ناخی ئەو هەموو نابەرابەریە دێتە دەرەوە ئێستای چەند نمونە شعرەکان شێرتان بۆ دەنێرم حەز دەکەم ڕای کاک ئەحمەد بزانم چونکە ڕای کاک ئەحمەد بزانم چۆنە لەسەری هیوادارم منیش بتوانم شعرەکە بەباشی بخوێنمەوە دەیان ساڵە هەموو شەوێ کوێستان تەزووی سەرمایەکی سەخت ئەیگرێ ئەڵێن خۆرەتاو هەموو بەیانیەک نییە لە ئازارێکی جەرگبرا هەر پێش هەڵاتن نەمرێ ئاخر لە پایتەختی وڵاتی مەرگی ئێمەدا شەوێ نییە گیانی مرۆڤێک بە سێدارەوە بەرەو ئەستێرەکان نەفڕێ بەیانیەک نییە هەواڵی مەرگی ئازادی لە بڵندگۆی منارەکانەوە نەدرێت زۆر زۆر سپاس کاک ئەحمەد هیوادارم بیست بێت ئەو شاعرە لە ناوەوە ئەو شاعری نردووە بەچە شاعری کێشی نردووە من ئامادە نەبووم هیوادارم توانی بێتم باش بیخوێنمەوە پێم خۆشە بزانم نەزەرت چی بوو لە بابەتەوە خۆشی پێی خۆشە بزانە نەزەری ئێوە چییە زۆر زۆر لوتفی سپاسی دەکەمی مەحبەتی کە ئەوە پێوە نەزەری من ئەوتە زۆر چاکرد نەخوێنەوە مەحێجیان من لە وەکیلایەتی و لە ڕووی نا ڕەنگە پێت بڵە دەمای بەڵام شارێکی زۆر جوان بوو ئەنێ شارێکی زۆر ناسک و جوان بوو ئەگە کارەکانی ئەوەشی دیکەشی هەر لە منەوە عەبن جوانن ئەین تەسویری زۆر باشی ئەدەبی تێدا بوو لێکدانەوە سەدەم شیعرە کورتێکی خوێنتەوە ئەم کۆپلە شیعرانم ئەم کورتە شیعرە شێرێکی جوان بوو بە نەزەری من پێشم وایە دوبێ خۆی پێشاعیر بێ و کەسە کە شتێ بۆ تۆ نردووە نەگەوەی پێوە بێت جار شتێک دەڵێ لازم ناکە ئینسان زۆر شیعر بڵێ بەڵام وانای دێڵێ ئەگەر کاریان لەسەر بکات و پێیان داچێتەوە ڕێک تەسویرەکانی جوانتر و ڕووناکتر کات موفق دەبێت ئەم تەسویرەی کە لەوەڵەوە لە خۆر و لە چیا و لە بەفردای و دوای باسی شە و سێدارە و مەرجی ئازادی کرد پێم جوان بوون هەرچەند لە دنیایکی ڕەش دەدوێ بەڵام شارەکە شارێکی جوان بوو دەستی خۆش بێ زۆر سپاس تازە فرسەت هەیە ئەگەر بتوانم شعرێکی بە فارسی نردووە بەڵام بە ئەو شارە کوردیە کە دواتر نادیەتی بیخوێنمەوە مشکلەکە ئەوەیە کە لە پڕێک کادێت ئەبێ منیش خۆمی بۆ ئامادەکەم بە داوای لێبردن بەڕاستی هەوڵە دەمەم جارە چاکی بخوێنمەوە هەر لە قەندیل هەتا شاهۆ هەتا دوندی ئارارات چتر ئەکا گۆڵی هیوا بۆ یادی تۆ کاکووە شەنگە باڵات ئاویەری دڵ زرێوارم بووکی دەریاس ئامانجی تۆ ڕزگار بوونە بۆ ئەوەی کە گیانی
بەرباس ناکرێ باسی جەسووریت یادەکانت بوونە چرای ڕێ کوردستانت ئاوەدان کرد بە کۆمەڵە و بیری نوێ ڕێگات پیرۆز ڕۆڵی خەبات لەسەر ڕێتین وەک سەربازێ بێ هەدادان تێدەکۆشین تاکو دەبین دەرباز. زۆر سپاس هیوادارم دیسان ئەم جارێ شەر باش بوو بێ بەڵام خراپ نەبوو بێت کاک ئەحمەد لە هەر حاڵە ئەوە ئەو بینەرە کە بە ناوی میم ڕێمیم لە ناوەوە بۆمانی ناردووە شێری فارسی کشی ناردووە نازانم ئەگەر پێتان خۆش بێ بیخوێنمەوە نە ئەلوەند نە سەهاند نە سەبەلان و دەماوەند نە شاهۆ نە ئان ئێڤەرستە سەرکەشی چێ سەر بە سینەیە ستارەها نەهادە است هیچ کدام ئەندازەیە سەنگەرە پیشمەرگی چێ پەرچەمێ سەرخەش بێ هزار است و لولێ تفەنگەش بەهر ئازادی سینەیە استبداد سیستەم را نیشانە گرفته است بلند نیستند تا تاریکی باشد و اختلاف مبارزه هست رفقا جهان را سەنگەر کنید ئەو شعرە فارسیەتی لە هەر حاڵا زۆر سپاس بەڕاستی بۆ بەشداریتان بینەری خۆشەویست هیوادارم گلەیم لێ نەکەیت ئەگەر ئامادە نەبوو بێتم بۆ پێشکەشکردنی شعرەکە زۆر مەمنون هیوادارم دەنگی کاک ئەحمەدیشت بیستە بێ سەرڕایەوە کە من زۆر باشم نەخوێندەوە بەڵام تێبینی کاک ئەحمەد زۆر باش بوو هیوادارم بۆ خۆشت ڕازی بوو بێتی شەو بۆ گیان ئێمە پێمان خۆشە شعرێکی کەی ئێوە ببیستین کاک ئەحمەد پێش لەوە پێم خۆشە لە سەبارەت بە شعری کاک خەبات شعر هەورامیەکەی لە هەورامی حاڵی بوون چۆنیت تێگەشتنە لە سێ سەدحێکایە هەورامیم قسەکردنم هەر زۆر خراپە بەناو لێ حاڵی دەبم کەسێک ئەدەبیاتی کوردی چاورێ کرد بێ و شعری مەولەوی و بێسارایی نەخوێن بێتەوە زۆر جێی بەشێک لە دانشی خاڵیە بۆ من لەگەڵ شعری هەم مەولەوی هەم بێسارانەی ئاشنایم هەبوو بەتێبێت دەورانی جوانی دیوانەکانیان زۆر سەرەوبن کردوون چاک حاڵی بوو وام شعرێکی خوێندەوەترە وەزنی شعرەکە وەزنێکی ئاشنای شعری کوردی وەزنێکی سادەیە لە وەزندا بەڵام لە مەزموندا هەرم ئەم ڕێبازە چووە کە لە تۆنی دەنگدا مەولەوی کردوێتی شعرێکی جوان بوو دەستی خۆش بێت و هەر موفق بێت لەسەر ئەم مەحێجانسەم شعری ئاخریم ڕێیەکە لە کوردستانەوە نردبووە زۆر پێی خۆش بوو دەستی خۆش بێت ئەم شعری ئەوەڵی کوردیەکەی کە بەیادی کاک فواد بوو هەمووی ئێمە هەموو نەسلی دواتریشی کەەوە چەندەیە هەمیشە شتی تازە هەیە لە مورددا بێڵێ ئەم شتەی ئەو کوردبووی لە زاویەکی دیکەوە باسی گەورەی کاک فواد دەکە کە هەر نێوی فواد بێتە نێو هەر مەتنێکەوە خود دەبێت بە شێعر بە نەزەری من بۆیە کارەکەی زۆر جوان بوو شەرە فارسیەکەیشی ئەمن یەک نوکتە بە نەزەری من هەمومان نەکرد ئێوە کە من پێم خۆشنەوە ئوستا لێرەکانەوە زاهر بم لەسەر شعر پەلەکردن لە بڵاوکردنەوەیدا مەکەن دابنیشن وەختێک دێنووسن پێدا بستنەوە ئەم قسەی کە مزموعەیەک شاعر فێری بوون کەەوە هەستی خۆم و کتومە و هەر ئاوایە و هەر هات کوتمەوە ئەوڵەن درۆیە ڕاز نییە سابقی 50 ساڵ کاری شعریمە دووە من خراپە ئەوە وەختێک شعرێک دەتوانین جوانتریکەی چاتی بڕازێنەوە کەلیمێکی لێلابێ شتێکی کەی لێ بنووسی دەبێت بیکەی ئەتر بەهرەیەک بەرهەمێک بنێنێنەوە کۆمەڵگاوە کە باشترینی کاری تۆیە نەگەوەی کە بە ئانی گوتوتە لەسەر شعرە فارسیەکەی دەیتوانی ئەو کارە بکات شعرێکی جوان بوو بەڵام دەکرا زۆرتر لەسەری کار بکە زۆر سپاس مەحێجان بۆ وەختی دەم بۆ من هەمی شازیزی مەحێجان هەم هونەرمەندی هەم شاعری هەم نەقاشی تۆ لە دڵی مندای بە خۆت و بە خۆشەویستانتەوە وەیەکی کارەکە و کەکتم چاکە نەخوێندەوە لە خۆشەویستیان کوتم نەگەوەی کە پێم چنجی تۆ دەزانم شعرێکەوە بێتە بەردەست بە پەلە خوێندنەوەی هەر ئازایەتێکی گەورەیە کە کرد دەمت خۆش و دەستت خۆش زۆر سپاس هاوڕێشەو بۆ ئێوە پێم خۆشە دیسان ئەگەر بکرێ شعرێکمان بۆ بخوێندنەوە بەڵام زەحمەت نەبێت ئەگەر بکرێ لە وەختی شعر خوێندنەوەکە دەنگی کامپیوتەرەکەتان کەم کەن چونکی هەم زەمانیش دەنگی ئەو لاش دێت فقط ئەو وەختەوە خەبات و کاک ئەحمەد
قساکەنەوە وەختا کرێت چونکیەوە تێکەڵاو نادێت پێم خۆشە ئەگەر شعرێکی کە ئامادە هەیە بیبیسین بەڕاستی زۆریش کاتمان نەماوە هیوادارم بتوانین فریا بکەوین تۆزێک لە بابەت عمومی شعرەوە لە زاری کاک ئەحمەدەوە شت ببیسین بۆ بینەران و بۆ ئێوەش کە دەستان کردووە بەو کارە بەهێزە بەڕاستی کارێکی زۆر زۆر بەهێزە بەڕاستی خەریکن ئەگەر ئامادەی تاین لە خزمەتە ماخیکان زۆر زۆر سپاس دەکەم بۆەوەی کە دەستێکی تر بۆم خۆڵقان من شعرێکم ئامادە کردووە هۆنراوەیەکە کە بۆم گرنگە بەڕاستی بەشێکە لە ژیانی واقعی خۆمە ناوی شعرەکەم داپلانە ئەم داپلانە زۆر زۆر درێژەوە تێخۆشم کە لە داهاتووە ئەگەم موافقم بیکەم بە دەستەبەندی کەم شعرەکە لە 1990 چوومە بەڵام وەکو ئێستا کاک ئەحمەد ئاماژەی پێکرد دەبێت بتوانین ئەم هەلە بدەین بە خۆمان کە شتەکانمان ئیدیت بکەین چەند جار پێدا بچینەوە کەم و زیادێتین جوانتری بۆ بدۆزینەوە پوختەیتین دوای کەشتشی کۆمەلگای بکەین بۆ خۆم ئەم هۆنراوەم زۆر خۆش دەوێ چیرۆکی دابڕانی ناسرا یەکەم ئەشکی ژیانی من کە لە بۆدانیشتوانە ئەسیر بووە بەداخەوە لەگەڵ 12 کەس لە هاوڕێیانی دوای لە ساڵی 1960 ئەدام کراوە ئاخرین جارێک کە کتەکەمانی تێچاکۆتیانە بەیەکەوە بوون لە ئوروگای چنارە بووە مینامان تقریبا 8 مانگە بوو و من ئەم شعرم لە زمانی ناسۆ پێشکەش کردووە بە نینای کچم کۆرقەڵەکەم وەرە با لە ئامێز دەست بگرم با پێش لە تۆرانی هەتاو بە شعری ئەبین بسلاوێنم بە بۆنی گوڵی هیوا پرسەکانت دابهێنم وەرە لە بەستە چۆلەکانتا وشەی ئامانج بچێنم سرت بنێ بە سینگمەوە با لە خوپۆتی داری خۆشەویستی باڵا بکات دڵی بابە باڵندەیەکی کۆترە لە وەرزێکە ئۆکرە ناگرێ کەس نازانێ بۆ هەڵتەقیەکان ڕەشهەڵک لەم ڕەشەمە ڕێچکەی هەڵوتمان هەڵدەستراوە بابە لەگەڵ هاوڕێیانی پڕنوشی سالاری پەڵە هەورە بەدەمباوە بابە لەگەڵ هاوڕێیانی هەنێسکی سواری ڕێگایەکی دانەبراوە وەرە کیژەڵی نازدارم با پێش لە تۆرانی هەتاو بۆ دوجارە پێش لە سوار بوونی هەناسەی ئەم بەهارە لە باوشما فێر بزگوشم آخر باوشی بابە ئەمجارە تاسەی غوربەتی لێکدابڕانی چەند بەهارە وەرە کۆرقەڵەکەم پێش لە تۆرانی هەتاو زۆر سپاس بۆ شیعرە جوانەتان بەڕاستی هیوادارین ئەو ئازیزەشتان مناش میشە خۆش بێ بۆتان و یادی ناسلیش زۆر زۆر بەخێرە بێ بەڕاستی زۆر 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 سپاس بەڕاستی دەست خۆش بێ من نازانم تۆ لە ناتوانانی دیسان گوێچکە بدەیتەوە لە تەریقی نەکەتەوە یەک دانە پەیامی ترمان بۆ هاتووە لە ناوەوە نووسراوە سڵاو و ڕێز بۆ ئێوەی میوانانی بەرنامەکەتان درود بۆ کاک ئەحمەدی شاعری شۆڕەجێر و هەروەها کاک خەباتی بێساران ژاوەرۆ و بەبوونت سەربەرزە وەختە نووسراوە خەباتجان هیوام بەردەوام بوونتە کۆڕێک لە دۆستان لە ژاوەرۆ هیوادارم بیستوێت دەنگیشی بەسراوە ڕاوە سەدا بیکەمەوە میکرۆفۆنەکەتان ئانە کراوە هیوادارم خەباتجان دەنگی
ئەو پەیامەت بیستبێکە لە ژاوەرەوە هاتوێ. زۆر سپاسی هەموو خۆشەویستانە دەکەم کە لە ژاوەرەوە لطف و محەبەتیان بەرامبەر من هەیە. زۆر سپاسی هەمووتان دەکەم، هیوادارم شیاوی هەموو ئەو ڕێز و حرمەتەیەوە ببم و بتوانین لە داهاتوویەکی نزیکدا لە ئێرانێکی ئازاددا لە کوردستانێکی سەربەستدا یەکتر ببینینەوە. زۆر سپاس کاک ئەحمەد. ئەو شیعرەی شەو بۆ زۆر هین بوو، ینی بەسۆز بوو بەڕاستی. چۆن بوو؟ دەنجی زۆر باش بوو، دەنجی زۆر باش بوو، زۆر باش بوو، جۆم لە دەنجی باش بوو. دوای ئەم شیعرە بۆ ئێمەمانان چەندین لاوە خۆشیەکەی وەک شێرێکی زۆر عالی بوو. دەستت خۆش بێ شەو بۆ گیان. با من پێشەوەی ئەوەی بچمە سەر قسەکانم، بەڵام ژانی ئەم خەمەی کە تۆ دەیچێژی لەگەڵ خۆت ئێمەشە، ینی بۆیە تۆ ئێمەش لەگەڵ خۆت بردەوە دەورانێکی سەخت و غەمێکی قورس و لە عینی حاڵدا دەورانێکی پڕ لە ئیفتخار و بۆ من کە ئێستا من ئەم دەورانە گەورەترین افتخارەکانی ژیان من لەوێدا خوڵقاون و بهەن و بەداخەوە لەو بینەدا عالەمێکی زۆر ڕفیقی زۆر ئازیز، کەسی زۆر گەورە لە کاروانەکەمان هەڵبڕان، بەڵام یادیان هەر ئازیزە و ڕێگاشیان هەر بەردەوامە. دەمت خۆش و دەستت خۆش بۆ ئەم شیعرە پڕهەست و بەسۆز و جوانت هەر بژی. کاک ئەحمەد، ئێمە هەروەها شەو بۆ گیان و خەباتگیان ئێمە تقریبەن 12 دقەیەکمان ماوە بۆ بەرنامەکەمان. ئەگەر شێری کوردتان بێت پێم خۆشە پێشکەشی بکەن، چونکی پێم خۆشە کاک ئەحمەدی شەریک ئامادە بێت شێرێکمان بۆ پێشکەش بکە. خۆ ئەمەش پێمان خۆشە گوێبیستی شێرێک، ئەگەر شێرێکی تازە بێت کە زۆر حەزی پێکەن بەڕاستی، ئەگەریش نەبێت هەر بە شێعرە کۆنەکانیشی کە کۆن نابن قەت بەڕاستی هەر زۆرمان پێ خۆشە بێ. بەڵام ئەگەر خەبات و ببەخشن کە پێ هەروە بانتانەکەم خەبات و شەو بۆ ئامادە بنی شارێکی کورتیان ببێ لە خەباتەوە دەست پێەکەین پێما خۆشە بیبیستین خەباتجانەکە ئامادە. زۆر چاکە هاوڕێگیان، بەحاڵ میژە و کورتە شارە دەخوێنمەوە با مەجال هەبێ بۆ هاوڕێ ئەحمەدی عەزیزیش دەزانم شارەکانی زۆر جوان و بەحاڵ بەهەست و پڕ لە سۆز و خۆشەویستی. ئەم شارە دەڵێ کاتێک سەربازێک گولە دەنێ بە بانیژەیەکەوە، یەک باوەشماچی سوور بەردەبنەوە، پڕیاونە لە لێوی گەرمی دڵدار، سەرباز بە پوتینەکانی تاکۆتاوی شەقام پێدەنێ بە ماچدا، ماڵەکانی سەر شەقام هەڵدەلەرزن، شارێک دەبێت بە ژێر پوتینەوە، هەرچی باڵندەیە وەکو بارانی لێزمە، لەگەڵ دووکەڵی ڕەش بەدەم باڵەخاوەنەیەکەوە هەڵدەوەرن، شار دەمرێت و کەس نامێنێ بۆ ناشتنی ماچ. دەست خۆش بێ بەڕاستی، زۆر زۆر سپاس. شەو بۆ گیان گوێ لە دەنگمە شەو بۆ ئێستا ئەگەر دەنگی کامپیۆتەرەکەت کەم بکەیت پێما خۆشە شارێکی کورتت ئەگەر ئامادە کرد بێ لە خزمەت تا بین و پێویستی بین. الآن إسمع خسنا كم عطلي يوم فرمو لو فزا سنين ولو غربتك تابين بين درو كنت سيركم ما ذكرت أبيش هو هالسريجيان ناصر هو كملام استكي زين وجوان اللايكو تتكستاني كم فرمو خوزن بو خوزن جاي كدي نجايارم بس في كفنير جزي بناري خوار بإيواريك مستشارة لدن سنجي من بترازي غير سيد سنيسة ظلم ديوان ليو بيت لسيانكي تناسكي سليماني كملاي من تساعبت توانسين جيزواني. زۆر سپاس بەڕاستی، زۆر سپاس، دەست خۆش بێ. کاک ئەحمەد گیان دیسان دێمەوە بۆ لای جەنابتان. هیوادارم ئەوڕۆ ئەزیەتمان نەدابێتی لەو کۆڕی شاعرا کە
شاعران دانیشتوین زۆر بەڕاستی شێری بەهەستە وترێت و زۆر سپاس تەبەن دیاریش لە ئێرانیشەوە لەناوەوە بۆ ئێمە شەر پەیام دێت بەم پەیامیش بخوێنمەوە هەر سڵاوی نردووە کاک مەحیە سڵاو بۆ تۆ بۆ کاک ئەحمەد بازگر و سڵاو بۆ کاک خەبات بێساران و شەو بەخانم لاوانی ژاوەرۆ زۆر چاکە کاک ئەحمەد قسەیەکی تر ئەگەر هەیە پێمان خۆشە بیبیستین و جا دواییش ئەلبەتە داوا کراوە ئەگەر ئەکرێت شێعری زولفا شێعرەکانی کاک ئەحمەد بڵاو بکەنەوە بەڵام نازان باە ئامادەی یان ئەگەریش نەبێت ئێمە هەوڵە دەین بە شێوەیەکی کە بڵاو بکەنەوە بەڵامی ترەوە دیسان هەر پەیامێکە لە ناوە هاتووە زۆر زۆر سپاس کە مەحێژیان بۆ من هەر نەک ئەزیێتە نەکردوم ئیفتخاریشێکەوە بەسەرت کردومەوە و لەو بەرنامەدا بەشدارت داوم و من لەگەڵ دیارەشەوە هاوڕێیەکی زۆر لمێژی نەمانە لەگەڵ خەباتیشکەوە ئاشنا بووم هەر لەم تەریقەوە زۆر خۆشەوە سپاس بۆ محبەتی و ئاشنا و ڕفیق و دۆستانش کە لە کوردستانەوە ئەو پەیامانە ناردوون زۆریان مەمنونم لە لوتفیان لە محبەتیان شەری زولفا بۆ ئێستێ نابێ بۆ وەختەتەنگە شەرێکی درێژترە و دوای و بێنەژ من بۆ زۆر کەسی دیکەشم ناردووە لە تەلەڤیزیۆنی زۆر بڵاو کراوەتەوە دەکرێت جارێکی دیکە بە زۆرێکی دیکە بڵاوی بکەوە ئەگەر دەنارێتوان بخۆم جارێکە بیخوێنمەوە و بڵاو بکرێتەوە پێما لە تێلگرامەکەی خۆشمدا هەر هەیە ئەم شعرە بە دەنجی خۆم خوێنێتەوە و ئەسعەد مەریوانی موزیکی لەسەردانەوە بەرحەڵ سپاسیان دەکەم بەڵام لە بەرنامەی هەرچەند کورد بوو پوخت بوو بڕۆی من و دیارە زۆر فریای لێکۆڵینەوە و لێکدانەوە یان بەحس نەکەوتێن کە بەیەکەوە لەگەڵ شاعران و لەگەڵ خۆشت کاک مەحی قسە بکەین و لێکدانەوەمان بێ بەڵام فەقەدە من ئەو شتێکت وەک پەیام دەم هەیە بینێرم بۆ خۆشەویستانە دووشت لە شێعردا زۆر زۆر مهمەیەکیان زمانە ئینسان هەتا زمان ئەنی کەرەسەی ئەسڵی شاعر بۆ شعری موافق زمان زانینە بە تۆ لەگەڵ ئەو زمانەی شعری پێدەڵی زۆر چاک شارەزابی هەم بە شێوەی نووسینەکەی هەم بە ڕێنووسەکەی و هەم بە وشەکانی کە بتوانین تەسویر جا دوای دیەوە کە کەسێک کە تەسویری چاک دەخڵقێنێ فانتازی قوی هەیە مەوزوعی باش دروست دەکات بۆ شعرەکانی ئیترمە دەبێت فەردی هێندێکمان دەتوانین هێندێکمان ناتوانین بەڵام دەبێت هەوڵ بدرێ ئینسان قەت لە فێربوون بۆ ئەم دووشتە دەست هەڵ نەگرێت بخوێنێتەوە فێر ببێ بۆ شێرخوێنەوە من چاو لە ساعتەکە دەکەم کە باست کە چەندەی قیمەوە من شعری تازەم هەن بەڵام شێرەوانیش بەرگەی ئەم فریای ئەم وەختە کورتە ناکەون ئەمە شارێکی کورتی قەدیم دەخوێنمەوە کە وەختە لە شارێک کۆنەکانی هەرەوەشم پێم وایە لەگەڵ تۆش دایریکە خوێندێتەوە مەحێجیان بۆ ژیلایە شارەکە ژیلا کچێک بوو منداڵێک بوو تەجاوەزی پێکرا و حاملە بوو دوایە بەعدام محکوم کرا لەوە لە نێروشای حکوومەتی جمهوری ئیسلامیدا لە بیرم نەماوە ڕاستی کە دوێک کوشتیان یان نا بەڵام منداڵێک بوو لە ئەسەی تەجاوەزەوە حاملە بوو و هەموو محکوم بوو وەک ئینسان ئەمن ئەو شارەم بۆ ئەو کتووە شارێکی زۆر کورتە ئەوت بۆ دەخوێنمەوە ئێستا دەنگی موزیکەکە زۆر نییە ئەگەر ئەڵێ کەمیکەم نازانم جۆم لێ دەنگی موزیکەت هەر نییە ئێستانە پێمانە زۆر بێت ئەوە ئێستەگەر ئەگە هەبێتەوە باشە کەمەر جۆم لێ نیە بەڵام ئەوەی کە بوانتدا نابوو باش بوو بە نەزەری من مۆزیکی ملایم و خۆش بوو بۆ شەو بۆ خەبات بۆ ژیلا ژیلا چێیە ژیلا ژنە ژیلا دایکە و ژیلا مناڵ ژیلای من ئەو مناڵەیە کە بووەتە ژن کە بووەتە دایک و مناڵ و ژن من هیچ جوانیەک شک نابم شان لە شانی جوانی ئەم سێ وشانەدا هیچ جوانیەکی تر شک نابم وەک ئەم سیانە تیشتی جوانی لە ڕوخساری کۆمەلگای چی ئەم ئازارستانەدا ژیلا بۆی نییە هیچیان بێ نە دایک نە ژن و نە مناڵ سپاس دەکەمە هەجانەمە شێرێک زۆر زۆر سپاس بەڕاستی کاک ئەحمەدیان ئێمە 5 دقیقە کاتمان هەیە پێم خۆشە پەیامی هەم خەبات و هەم شەوبۆش ببیستم و زۆر سپاسیان بکەم بۆ بەشداریان خەباتیان ئەگەر پەیامێک هەیە لە خزمەتتان فەرموو
دەنگمە بیسیت خەڵەتیان فەرموو دەنگت نایە ڕاوەسە ڕاوەسە میکرۆفۆنەکەت بەسراوە ئەلعانە فەرموو زۆر سپاس دەکەم بۆ بەشداریدانی من لەم بەرنامەیە و بەرحاڵ زۆر فەیزم لێ بەر شتی زۆری لێفێر بووم بەرحاڵ زۆر خۆشحاڵیش بووم کە بوومە میوانی ماڵی هەموو ئەو هاوڕێیان و خۆشەویستانەی کە بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵن و هەر لێرەوە سەری ڕێز و نەوازش لە بەرامبەر هەموویانەدان دەنوێن و هیوای لە ساغی بۆ هەمویان دەخوازم زۆر سپاسی ئەوە دەکەم بۆ بەرنامەکەشتان زۆر سپاس خەباتگیان سەرکەوتوبی لە کارەکانتە و هیوادارین بەردەوامیشبی لە کارەکانتە شەو بۆ گیان پێمان خۆشە ئەگەر ئێوەش لە ئاخرا قسێکتان هەیە گوێبی سێبین کاکیان زۆر سپاس دەکەم کە منت بەسەر کرد ڕاستی پێم خۆشە جگەی ئفتخار و سەربەرزی بوو کە لەگەڵ کاک ئەحمەد لەم کۆمەڵە سکۆلە بەڵام زۆر سەمیمیە پێکەوە لە ژوورێکا بین و زۆر خۆشحاڵ بووم لە خەباتیش ئاشنا بووم و هیوادارم کە بتوانن دەرفەتایەتیش بخۆڵکێنن ئارەزووی ڕۆژ و ڕۆژگارانێکی زۆر خۆشتان بۆکەم بۆ خۆتان و بینەرانتان و کاک ئەحمەد و خەباتیش زۆر مەمنون زۆر سپاس شەو بۆ گیان زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامە هیوادارن ئێوەش سەرکەوتوو بن لە کارەکانتا و بەردەوامیش بن لە شێعر و تەنبەکانتانەوە ئێمەش هەر پێمان خۆشە جارجار بیبین نووسایی لێکەین و ئەگەشمان لێکردن قوربانت من زۆر سپاس کاتێکی خۆش کاک ئەحمەد لە ئاخردا پێمان خۆشە ئێوەش ئەگەر وتەیەکی چکۆلەتان هەیە لە خزمەتتان بین و دوای دینە کۆتایی بەرنامەکە بە قوربانت بمە هێجان من فقط سپاسی دوو بارەم و سڵاو و ڕێزم بۆ خەبات و بۆ شەو بۆ دیدارێکی کورت و خۆش بوو و هیوادارمە تۆشەر بەردەوامی لەم کارەدا زەحمەت زۆر دەچێشی بۆ ئەم بەرنامانیانی ئەم جەمعی ئەو ڕۆمان ئەم دیدارە ئەگە تۆ نەبایی سەی نەدەگەرمە هێجان هەر هەمیشە لەشت ساغ بێ و دڵت خۆش بێت و موفق بی لە کارەکانت و لە ژیاندا سپاس بۆ بینەران و بۆ هەموو خۆشەویستانش کە بەشداریان کرد و پەیامیان نارد و قسەیان کرد مەمنون زۆر سپاس بۆ بەشداری ئەوەش کاک ئەحمەدیان بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو بێتەوە ئێمە هەوڵماندا لەو بەرنامەیەدا هەندێ شاعری تازە کە ئێستا خەریکی شێعر و کاری هونەرین کە کاری ئەدەبین بە ئێوەی ئازیز بناسیێنین ئەمە جەمعێکی زۆر بچووکن لە ئاستی کوردستان لە ئاسی ئێران و لە ئاسی جیهان نەزانم خەڵکێکی زۆر جوانانێکی زۆر خەریکی وتنەوەی شێعر و ئالەوانن ئێمە هەوڵە دەین لە بەرنامەکانی خۆمانە تەوانم بەرنامەیەکی بەڕاستی هونەرین نەبوو بەڵام بەهۆیەوە بەرنامەیەکی زیندووە ئێمە هۆڵماندا لەم ڕێگەوە هەم توانێ بینەران شارەکانی ئەوانیش پێشکەش بێ ئەوەی عزیز بکەین و هەم ڕاستەوخۆ بەرنامەکەمان پێشکەش بە بینەران بکەین زۆر خوشحاڵ بووین کە لەو بەرنامەیەدا ئێوە هەوڕیانمان بەشداریان کرد و بۆ ئێوەش زۆر سپاس کە بەشداری ئەو بەرنامە بوون تا بەرنامەیەکی تر لە دیدارێکی تر کە ڕۆژە ڕاوێژ پێشکەش بێ ئەوە عزیز دەکرێت ڕۆژانی جمعە یەکترین ببینین کات ساتێکی خۆش بۆ هەموو لایەک